گفتوگۆکەین لەسەر ماستەرنامەیەک لە هەولێر لەسەر بازارسازی کۆمەڵایەتی بۆ جێندەر لە هەولێر بەڕێوە چووە خوێندکارێکی ماستەر نامێکی نووسی و نامی ماستەرەکەی لەسەر بازارسازی کۆمەڵایەتیە بۆ جێندەر گفتوگۆکەین لەسەر ئەو بابەتە لەگەڵ ئاڤانجاف چالاک و ڕۆژنامەنووس کێسە لە هەولێرەوە لە نووسینگەی هەولێرەوە لەگەڵمانە ئاڤان سڵاو لێت بێ بەیانیت باش ئەگەر پێمان بڵێ پیرۆزبایت لێکەین سەرەتا دەستخۆشیت لێەکەین بۆ بەدەستێنانی بڕانامەی ماستەر ئەگەر پێمان بڵێ ماستەرەکەی تۆ باز لە چیەکە ناوڕۆکەکی بەیانیتان باش بەیانی بینەرەکانی کورساتیش باشی و ڕۆژێکی زۆر باش و پرۆزەتان بۆ خوازم دیارە هەر ماستەرنامەیەک کە ناونیشان یاخۆت بابەتێک ئەدۆسیتەوە ئەبێ بۆشاییە یانە و کێشانەی کە هەیە پڕی کاتەوە یەکێک لەو بابەتانەی کە لەبەرەوەی کە خۆم ساڵانێکی زۆرە لە بواری ڕێکخراوەکانی ژنان هەروەها میدیا کارەکەم و تایبەتمەندتر من لە بواری میدیای ژنان کارم کردووە ڕەنگە ئەمە یارمەتی دەرێکی باش بوو بێ بۆ ئەوەی کە من بتوانم بابەتێک هەڵبژێرم کە بابەتی ڕۆژە بێت و بۆشایی لەو بوارەوە زۆر هەبێت ناوەڕۆکی ماستەرنامەکەی من بریتێ لەوەی کە ڕێکخرا و دامەزراوەکانی ژنان تا چەندە سوودیان لە ئامرازێکی گرنگی وەکو بازارسازی کۆمەڵایەتی وەرگرتووە بۆ گەشەپێدانی جەندەر یاخود بۆ زیاتر کارکردن و ناساندن لەسەر پرسەکە یاخود ئەو بابەتە هەر چەمکی بازارسازی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا لە چەند توێژینەوەیەک ڕەنگە کاری لەسەر کرابێ بەڵام بەو شێوازە فراوانە و بەستنەوەی لەگەڵ بابەتی جەندەر لە ڕابردووە هیچ توێژینەوەیەک بەو ناونیشانە ئەم بابزانین مەبەست لە بازارسازی کۆمەڵایەتی چییە ئەوەی کە تۆ بەکارە دێناوە بەڵێ بازارسازی کۆمەڵایەتی ئامرازێکە بەکاردێت بۆ ئەوەی کاتێک ئێمە پرسێکمان هەیە بابەتێکمان هەیە پێویستی بەکارکردن و ناساندن هەیە ئێمە ڕەنگە کە باسی ڕیکلام ئەەکەین یان باسی بابەتی دیکە ئەەکەین بۆ نمونە ئەگەر بمانە ئەدڤەرتایزینگی بۆ بکەین زیاتر ئێمە ڕیکلامی بازرگانیمان بینیوە بۆ نمونە بۆ کاڵایە بۆ هەر شتێکی ترە بەڵام بازارسازی کۆمەڵایەتی جیاوازەکەی لەگەڵ بازارسازی بازرگانی ئەوەیە کە بابەتێکت هەیە پرسێکت هەیە بیرۆکێکت هەیە بەڵام وەکو پێویست نەچۆتە لای خەڵک تۆ پێویستە بازارسازی کۆمەڵایەتی بۆ بکەیت بە هەمان ڕێگاکانی بازارسازی بازرگانی بەڵام مەبەست لی قازانجێکی معنەویە واتە تۆ بۆ گشتی کارەکەی بۆ کۆمەلگا کارەکەی بۆ بوارێک کارەکەی ئەو بابەتەی هەتا بازارسازی بۆ ئەەکەی بۆی زیاتر بناسرێ چاوەڕێی قازانجی مادی ناکەی بەڵکو ئەو قازانجەی تۆ بەدەستی ئەهێنی معنەویە واتە بۆ گشتیە بۆ بابەتە هۆشیاریەکەیە بۆ گەشەپێدانە بۆ ئەوەیە کە ببێتە کەرستێکی تر یاخود بابەتێک هەیە ئەتەوێت بزانی ئەم بابەتە تا چەنە کاریگەری هەیە یاخۆت ڕۆڵی ئەو بابەتە چییە لەسەر ئەوەی کە لە نێو کۆمەلگایە کاری لەسەر بکەی بازارسازی بە سادەترین شێوەکەی ئەوەیە کە تۆ ئەتەوێ هەڵمەتێک بکەی بۆ بیرۆکەیەک یان بابەتێک کە هێشتا لە لای کۆمەلگا وەکو پێویست نەناسێنراوە کاری لەسەر نەکراوە جەندەریش یەکێکە لەو بابەتە هەستیارانەی کە بەڕاستی من بە پێویستم زانی ئەو دوو بابەتە ببەستمەوە بەوەی کە هەردووکیان دوو چەمکی تەواو زانستین بەڵام وەکو ئەوەی کە مشتێک یان سامپڵێک لە دامەزراوەکان و ڕێکخراوەکانی ژنان وەرگری بە هیچ شێوەیە کاری لەسەر نەکراوە باشە تۆ سامپڵانی وەرگرت چی بوون ئەگەر باسێک لەوە بکەیت تۆ چۆن کارت لەسەر جەندەر کرد بەتایبەت لەم ڕۆژانەی دواییدا گفتوگۆی زۆر لەسەر جەندەرەکرا
یەکێک لەو شتانەی کە خۆشحاڵی ئەکردم یاخود زیاتر وزەی پێ ئەیام ئەوە بوو کە ئەگەرچی لەم کۆتاییانەکە ئەو مشتومڕە هەبوو لەسەر بابەتی و چەمکی جەندەر من لە کۆتاییەکان نابووم، بەڵام بەشێک لەو دەرئەنجامانەی کە پێی گەشتە بووم هەستم پێی ئەکرد کە چەنە گرینگە ئێمە کار بکەین لەسەر ئەو دەرئەنجامانە ڕاستپاردەکان، تەنانەت هەموو ئەو بابەتانی کە من بۆ ماوەی ساڵێک ئیشم لەسەری کرد. کۆمەلگاکەی توێژینەوەکەی من کوردستان بوو بەگشتی، بەڵام سامپڵەکەم ئەو دامەزراوانە بوون کە ئیشیان لەسەر پرسی جەندەر کردووە، لەسەر مەسلەی ژن کردووە، وەکو حکوومەت بەشەکەی دیکەی ڕێکخراوەکان بوون، ئەو ڕێکخراوانەی کە کاران لە بواری گەشەپێدانی جەندەر و کارکردن لەسەر چەمکەکانی یەکسانی جەندەر و کۆمەڵێک چەمکی دیکەکە نزیکە لە چەمکی جەندەرەوە زیاتر بۆ ئەوە بوو کە من بە دوواداچوون بکەم لەوەی کە یەکێک لە ئامانجەکانم ئەوە بوو کە ڕێکخراوەکان یاخود دامەزراوەکان کاریان کردووە بۆ ئەوەی کە جەماوەر یاخۆت تاکی کورد زیاتر لە چەمکەکە تێبگات و ئاشنایەتی بە چەمکەکە هەبێ. بەداخەوە یەکێک لەو دەرئەنجامانی من پێی گەیشتم و لە کاتی ئەو بابەتەی کە ڕایگشتی بە جۆرێک ڕوژاند بوو ڕێک ئەچوومەوە بەشی ئەو دەرئەنجامەی کە پێی گەشت بووم لەوەی کە دامەزراوەکانی بواری ژنان و ڕێکخراوەکان وەک پێویست کاریان لەسەر گەشەپێدانی جەندەر نەکردووە. ینی بۆ ئەمەش دیارە هۆکاری زۆر هەیە، بەڵام زۆر جار کە ئەم بیست بۆ نمونە لە دەستگاکانی ڕاگەیاندن یاخود لە هەر شوێنێک تۆمەت ئەخرایە پاڵێ ڕێکخراوەکان یاخۆ هەندێک دامەزراوە کە کاری لەسەر جەندەر کردووە یاخود ئەوێت بۆ بەلا ڕێدابردنی چەمکەکەیان پرسەکە تۆمەتی ئەخستە پاڵ ڕێکخراو بەشێک لە دامەزراوەکان. بەڵام من بە گوێرە ئەو سامپڵەی پێی گەشت بووم ڕێکخراوەکان هەم وەکو دامەزراوەکان وەکو پێویست کاریان لەسەر ناساندن و ڕوونکردنەوەی ئەم چەمکە نەکردو، چونکە بابەتەکە بۆ خۆی بابەتێکی تەواو زانستیە، هی ئەوە نییە کە تۆ لاوەکی خوێندنەوەی بۆ بکە یاخۆت چەند سەرقەڵەمێک شت هەبێ و بیخەیتە ڕۆ. باشە بەڕێزاوان، ینی بابەتی سوۆشیال میدیایە، بە چەندێ ڕێگەمە لە سوۆشیال میدیا لەبارەیەوە بدوێن. لەم ماوەی ڕابردوودا چەندین کەسایەتیش لە سەراسێرەمی کوردستان، کەسایەتی ئاینی و کەسایەتی جیاواز قسەمێنی خوێندنەوەی خۆیان دەکرد بۆ وشەی جەندەر. ئەکرێ ئێمە بە دێڕێکیان بە چەند وشەیەک لەسەر جەندەر بدوێن؟ ناوەکو لە بەشێک لە قسەکانی پێشوشما باسم کرد، خودی بابەتەکە جەندەر بۆ خۆی بابەتێکی تەواو زانستیە، پێویستی بەوە هەیە ئێمە دایان توێژینەوەی بۆ ئەنجام بین، لێکۆڵینەوە بکەین، خوێندنەوەی زیاتر بکەین، لەبەر ئەوەی کە هێشتا ناڕوونیەکی زۆر هەیە لە کۆمەلگای ئێمە سەبارەت بە تێگەیشتن لە چەمکەکە، لە تیۆرەکانی، لە کۆمەڵێک بابەتێکی دیکە وەکو هەر زانستێکی دیکە چۆن پێویستی بەوەیە کە توێژەران پسپۆڕانی بوارەکە کاری لەسەر بکەن و قسەی لەسەر بکەن، نەک لەوەی کە تۆ وەکوتم بە شێوازێکی هەرەمەکی لەوەی کە مەبەستێکت هەیە ئامانجێکت هەیە بەو شێواز و استراتیژێت و ئایدەلۆژیایی کە خۆت هەتا داڕشنەوە بکەی بۆ چەمکەکە یاخود پێناسەیەکی بۆ بکەی بابەتەکە بە نەک وەکو ڕئی من ئەوانەی کە لەو بوارە شاکارەکەن بە تایبەتی لە بواری کۆمەڵناسی جەندەر، لە بواری سۆسیۆلۆژیای جەندەر، لە هەموو لقەکانی دیکە ڕایان وایە هێشتا جەندەر و خودی چەمکەکە وەکو پێویست کاری لەسەر نەکراوە، هێشتا تێگەیشتن سەبارەت بە چەمکەکە ناڕوونیەکی زۆری هەیە. ئەمە وات لێکە کە تۆ
بەردەوام بی لەوەی کە دەیان توێژینەوە بکەیت دەیان کاری لەسەر بکەیت کە یەکێک لە ڕاستپاردەکان من لە ناو توێژینەوە کەوتەنانەت ئێمە لە زۆرێک لەو کۆبوونەوانەی کە ئەیکەین وەکو ڕێکخراوەکان بەیان لایەنی دیکەی پەیوەندیدار بێ باس لەوە ئەەکەین ئێمە ئەبێت کاری زیاتر بکەین لەسەر توێژینەوە هەروەها ناساندنی ئەم چەمکانەی کە بۆ کۆمەلگا چەمکی تازەن بەڵام پێداویستی ژیانە ئێمە لە ناویە ئەژین دۆخێکە مامەڵەی لەگەڵ ئەەکەین بەڵام تاکی کورد مافی خۆیەتی لی تێبگا زانیاری زیاد کە لەسەری معریفە زیاد کە لەسەری بەڵام بەداخەوە لە زۆر کات و لە زۆر شوێنە بابەتەکە بە تایبەتی لە سۆسیال میدیا و ڕەنگە هەندێک کەسایەتی و هەندێک لایەنی دیکە پرسەکەیان بەلاڕێدا بردووە خۆت بە جۆرێک لە خزمەتی ئایدەلۆژیاکەی خۆیانە بەکاری هێنا لەگەڵ ئەوەشا من لەگەڵ ئەوە نیم دەرگاداخی لەسەر هیچ گفتوگوۆیە پێویستمان بەوەی کە دیبیت بکەین گفتوگۆ بکەین زیاتر ڕوونی کەینەوە بۆ ئەوەی کە کاتمان پێویستە چەمکەکە ڕوونکەینەوە بۆ خەڵک بچین لە ناو خەڵک ڕئیان بزانین ئەمە زۆر زۆر گرنگە بە پلەی یەکەم ئەرکی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە پاشان وەزارەتی پەروەردە و میدیا بەڕاستی ئەبێ ئێمە ئەو ئەرکەش بخەینە سەر میدیا زۆر زۆر بەرپرسانە مامەڵە بکە لەگەڵ ئەو بابەتانەی کە پەیوەندیدارە بە ژیانی خەڵک پەیوەندیدارە بە بیرکردنەوە بە معریفە زۆر ئەبێ ئێمە هەستیارانە و بە بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵ بکەین بەلاڕێیدا نەبین ئەمە زۆر زۆر گرنگە. دەست خۆش بێ پیرۆزبایی ماستەرەکە و لێکەین ئەگەر باسێک لە ڕۆژی گفتوگۆکەش بکەی چۆن بەڕێوە چوو؟ بەڵێ بەر لە دەستپێکردنی گفتوگۆکە دیارە لەبەر ئەوەی کەوە کوتم بابەتەکە هەستیار بوو ئێمە کەوتینە ئەو ڕۆژانەی کە بابەتی جەندەر زۆر بە هەستیاریەوە لێی ئەڕواندرا بەڵام من سوپاسی وەزارەتی خوێندنی باڵاکەم سوپاسی ئەو سەرۆکایەتی هەردوو زانکۆی سەلاحەدین و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرەکەم کە زۆر زۆر یارمەتی دەربوون لەوەی کە هەر لە ڕۆژی ئەوەی کە ناونیشانەکەمان وەکو چەسپاندن گفتوگۆ لەسەر کرد بەوەی ئەمە یەکێک بووە چۆن ئەڵێم ئەو بەرنامە و پلانانەی کە خۆم هەم بووە لە ژیان ویستومە بابەتێکی وا بکەمە توێژینەوە ڕۆژی گفتوگۆکەش من سپاسی لێژنەکەمەکەم کە ئەوانیش تێگەیشتێکی زۆر زۆر باشیان هەبوو بۆ بابەتەکە وەکوتم ڕاستە بابەتێکی هەستیار بوو لە ڕۆژانێک بەڕێوە ئەچوو کە ئەم بابەتە ڕایگشتی بە جۆرێک سەرقاڵ کردبوو بەخۆیەوە بەڵام گفتوگویەکی زۆر زانستی بوو گفتوگویەکی زۆر وردمان کرد لەسەر بابەتەکە و هەموو ئەو ڕێکارانەی دیکە هەبوون کە لە نێو توێژینەوەکە گفتوگوی ماستەر گفتوگویەکی تەواو زانستیە زیاتر بوو ئەوە ئەکرێکە تۆ لە هەر شوێنێک ڕەنگە کێشەیەکت هەبێ یاخۆت تۆ لێی ورد نەبوویتەوانێ بەیەکەوە بە هەماهەنگی و بە گفتوگۆ ئەتوانن ماستەرنامەکە دەوڵەمەند بکەن من سپاسی ئەو لێژنەیە ئەەکەم کە زۆر خەمخۆرانە و زۆر زانستیانە لەگەڵ من بووم بۆ ئەوەی کە بتوانم ئەم ماستەرنامێ بکەمە بابەتێکی زۆر دەوڵەمەند بۆ داهاتوو تەنانەت وەکو سەرچاوێکی زانستی بەکاری بێنم هەر لێرە ئەمێ دووبارە سپاسیان بکەمەوە سپاس بۆ دکتۆر هێرش ڕەسوڵ موراد کە سەرۆکی لێژنەکەم بوو دکتۆر ژیا عەباس و دکتۆر سیروان و سەرپەرشتیارەکەم کە لە یەکەم ڕۆژەوە تا کۆتایی زۆر لەگەڵم ماندوو بوو مامۆستا هەردەوان و سپاسی ڕێکخراوەکان دامەزراوەکانەکەم چونکە من بۆ داتا زۆر پێویستم پێیان بوو بەشێکیان زۆر دڵسۆزانە هاوکارم بوون بەشێکیشیان لە بەرەوەی بابەتەکەیان بەلاوە گرنگ نەبوو جۆرێک لە جۆرەکان بێوەڵام بوونیان کات و دەرفەتیان نەئەیە بۆی من لە نزیکەوە بە دوواداچوون بۆ کارەکانیان بکەم. بەڕێزا ڤانجاف سپاس کە لەگەڵمان بووی جارێکتر پیرۆزبایت لێکەین دەست خۆش بێ زۆر سپاس.